هەڕەشەکە بمسۆگەری هەیە و پەرەی سندووە. بە پێی و گفتوگۆیی سەرۆک داناڵد ترامپ سەبارەت بە قەدەغەکردنی گەشت دادگای باڵا بڕیارەندا بخرێتە مانگیدا بۆ پێداچوونەوەی یەکجارێکی بەسەر بڕیارەکەدا. یاسادانەران سنگیان خستۆتە سەر ئاسایشی سنوورەکان. کاربەدەستانی بەرەنگاربوونەوەی تیرۆر بە کۆنگرێسیان وت کە ئەمە کارێکی هاوسەنگە. من پێم باشە زیاتر سەنگیان بخستایەتە سەر هەواڵگری لێکۆڵینەکانی فشاری یاسایی و هەڵمەتە لەشکریەکان لە بڕی ئاسایشی سنوورەکان. لە کاتێکدا کە ئەوروپا لە خەباتدایە بەرامبەر پەرەسەندنی ئەوە ڕەشانە هەڵبەت وانە بە سوودەکان ڕێگەیەک بۆ یاسادانەران دەڕەخسێنن کە بایەخ بە پرسی چەکدارانی بیانی بدەن لە خاکی وڵاتە یەکگرتووەکاندا. ئەوروپا چی دەکات بۆ ئێمە جێی بایەخ بێت کە لێرە ئەنجامی بدەین؟ ئەوروپا سەرچاوەگەلێکی زۆر و کاتیشان تەرخان کرده بوو بۆ لیستی کارە خۆپارێزیەکان. ئەوان پرۆگرامگەلێکی زۆریان لە بەردەستدایە سەبارەت بە پەیوەندی و تێکەڵبوون بەر لەوەی ئەو کەسانە بگەنە قۆناغە سەرەتاییەکانی بنڕەوی. ئاخۆی یەکێک لەو ڕێگەیانی کە وڵاتە یەکگرتووەکان دەیانەوێت لە ئەوروپیەکان و فێری بن چییە؟ دەستڕاگەیشتن بە کۆمەڵگەکان لەگەڵ نزیکبوونەوەیکی دروست و شایستە لێیان. ئەوروپیەکان جۆرێک لە بەدواداچوونیان بۆ تاکە کەسەکان پەرەپێداوە کە لە بەسەرهاتەکانیان تێبگەن چۆن دەتوانیت بگەیتە ئەو منداڵی بەر لەوەی تەفری بدەن. هاوکات ئێستاکە ڕوونە کە هەڕەشەکە ئیتر لەوە دووە بەکەم وەرناژیرێت. هەواڵە خۆشەکە ئەوەیە کە هێرشەکانی پاریس بۆتە هۆی هەندانێکی زیاد لە ڕادا بۆ خۆراوە. داعش لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکاندا خۆی گونجاندووە کە استراتیژیەکە دەگاتە پشتی سنوورەکان. داعش بە شێوازێکی ڕێکخلا و کەسانێکی وەک ڕێبەرانی لێهاتووی خستوەتە سەرکاری بەڕێوەبردنی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ پێکەوە بەستنەوەی خەڵک لە خۆرئاوا. ئەوانە کەسانێکن لە شاری ڕەقە ژمارەیان دەگاتە 6 تا 8 کەس بە زمانی ئینگلیزی قسە دەکەن و پەیام دەنێرن بۆ کەسانی ئەمریکایی و ئەوروپیەکان. لە کاتێکدا یاسادانەرانی ئەمریکایی دەخوازن کە ئێمەش دەبێت دوای ڕێبەرە ئەوروپیەکان بکەوین. ئێمە تیرۆریستی بیانیمان هەیە کە کۆمپانیا ئەمریکیەکان بەکاردەهێنن بۆ دروستکردنی لایەنگر و کۆکردنەوەی کۆمەجی پارە و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە و فێرکردنی تیرۆریستەکانی دیکە کە چۆن بۆم دروست بکەن. ئەوروپایەکان باز لەو هەوڵە دەکەن کە چۆن جڵەوی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن. بەڵام لێرەدا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری لەم چەشنەی قەدەغەکردنی گەشت مشتومڕی گەورەتر لەسەر بەهاکانی ئازادی و ئاسایش دەوروژێنێت.